أول بانزي حزيران وأم ببراسيوني تركيا بو هيرشكرنا سر باشوری کوردستان دستی پێ کردووە و سەرەتا چیاکانی گرتەوە بەڵام ئێستا ئەبینین لەشکرکێشی کردوتە ناو گوندەکان و خەریکە بۆ ناو قەزاکە و ناحیەکانیش لەشکرکێشی هێناوە ڕاستەکەی ئامانجێکی دیاری هەیە کە دیار و ڕوونە کە تورکیا مەبەستی چێ لەم هێرشکردنە بەتەواوەتی ئەم هێرشکردنە تەنها لە سەرەتادا و بەهاتنی سەردانەکەی ئۆردۆغان بۆ بەغدا ئەو ڕێکەوتنە سیاسی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغا و تورکیا کراکەوە بابەتی هێڵی ئەمنی بوو بەڵام ئێستاگەنە کە واقعی ڕاستیەکە هاتوۆتە ئاراوە کە ئەوەیە کە هاتنی تورکیا بۆ ناو باشووری کوردستان ئامانجەکەی ئەوەیە کەوا ئەم دەستکەوتانی کە کورد بەدەستی هێناوە لە ناوی بەرەوە ئامانجی داگیرکاریەکەی ڕوون و ئاشکرایە و ئەگەڕێتەوە بۆ میساقی میلی کە ئەوێ دووبارە ئەو ناوچانی کە لە ژێردەستیا بۆ لە سەردەمی عوسمانیە دووبارەی بخاتەوە ژێردەستی خۆی و ئامانجەکەی ئەوە نییە کەوا وەکو بڵاویان کردێتەوە لەلایەن هەندێک کەسەوە بڵاوە کراوەتەوە کە گوایە ئەمە هاتون بۆ دژایەتیکردنی هێزێکی سیاسی عسکەری لێرە بێ ڕاستەکەی ئەمە بە ڕوون و ئاشکرا دیارە ئامانجەکەی زۆر قوڵترە لەوە ئامانجی ئەوەیە کەوا لە ڕێی باشووری کوردستانەوە ئەو پەرکێشی خۆی بەردەوام بکات تا ئەگاتە کەرکووک و مۆسڵش ئەگەر لێرە و حقیقەتێک و واقعەکەیە ئەگەر هاتووە بۆ لێدانی پەکەکەوە خۆی ئاماژەی پێ ئەکات و ئەوانی کە ئەو خۆفرۆشان و ئەو بەکرێگریاوانی کەوا هەمان ئەو ئاوازەی تورکیا لێدەنەوە کە گوایە لە ناو خەڵکە بڵاوێکەنەوە لە سوۆشەل میدیاکانیان لە ڕاگەاندنەکانە کە بڵاوێکەنەوە کە گوایە ئەمە هاتووە بۆ دژایەتیکردنی پەکەکە ئەمە دوورە لە ڕاستیەوە لەبەرەوەی پەکەکە لە کەرکووکانیە پەکەکە لە مووسڵانیە بەڵام ئەمە تا ئەم بە ئاشکرا لەسەر کەناڵەکانیان لە ڕاگەاندنەکانی خۆیانەوە بە ئاشکرا باس لەوە ئەکەن کەوا ئامانجی ئەوان کەرکووک و مووسڵیشە و ئەم ئامانجەی تورکیا بۆ هێرشکردنە سەر باشووری کوردستان بێگومان لەوێشەوە بۆ ڕۆژئاواشە و ئەبینین بەردەوام هێرشەکانی بۆ سەر ڕۆژئاوە بە بەردەوامی هەیە دوای ئەوە زیاتر ئەم هەنگاوانی پەلهابشت و زیاتر سوربوو لەسەر ئەو بابەتە کە هێڵی ئاوڕێشم هاتە ئاراوە هێڵێکی بازرگانێکی وزەیە ئەمەش ڕاستەکەی تورکیای خستە دەرەوەی ئەو بازنەیە بۆ تورکیاش بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆی گەیشتن بەو دەستکەوتانی خۆی وە سوودوەرگرتن لەو هێڵەکە دیارەکە لە کۆ سەرچاوە ئەگرێ و لە چ شوێنەکەوت تێ ئاپەڕێ بۆیە ئەمە ڕاستەکەی زەرەر بوو لە بەرژەوەندی ئابووری تورکیا بۆیە تورکیا ئەوێ ئامانجەکەی ئەوەیە لە ڕێی کوردستانەوە بەتایبەت لە ڕێی باشووری کوردستانەوە دەستی بگا بە ئەو شوێنانی کەوا لە داهاتوو دەبێتە سوودمەند بۆ دەوڵەتی تورکیا عێراقیش ئێستا دەرکی بەوە کردووە کە ئەو بەپێ ئەو ڕێکەوتنەمای کە کردیان کە ڕێکەوتنێکی سیاسی بوو ئێستا گەیشتۆتە واقعیکەوە ڕاستەکەی تورکیا نەهاتووە بۆ دژایەتیکردنی هێزێکی سیاسی بەڵکو ئامانجەکەی داگیرکردنە و لێدانە لە ئابووری عێراقیش بە تایبەتی بەگشتی لێرەدا ئەوە تا ئەبینین کە ئەمە بڕوونی و ئاشکرا دەرکەوت ئەستاوە ئەبینین زۆربەی لایەنە سیاسەکانی ناو عێراقیش ئەمڕۆ هاتوونەتە سەر خەت و داوای کشانەوەی هێزەکانی تورکیا ئەکەن چکم ئەزانە کە ئەم لەشکرکێشەی تورکیا بۆ سەر باشووری کوردستان و بەخۆیان وەکو زمانی خۆیان لەم باکووری عێراق ڕاستیەکەی ئامانجەکەی داگیرکاریە و تورکیاش کولتورێکی هەیە بچێتە هەر شوێنێک بە ئاسانی لێ نایەتە دەرەوە بۆیە ئەمە ئێستا گەشتونەتە ئەو واقعیکە ئێستا ئەم هێرش و داگیرکاری مەترسێکی زۆری بۆ سەر عێراقیش هەیە بەداخەوە ینی کە ئەبینین ناڵین بەدەنکێکی سەتاسەتی هەیە بەڵکو ئێستاکەنەوە ینی زۆر کەس کەوتۆتە جوڵە مەسەن لە چالاکەوان لە ڕۆشنبیران لە حتا هەندێک لێدوان لەلایەنە سیاسەکانی شاتۆ چکم ئێستا گەشتنەتە ئەو واقع سەرەتا بێدەنگێکی و بیاڵوێستێکی زۆر هەبوو بەڵام ئێستاش ئەو هەڵوێستێک کە ئێستا لە ئارەدایە بەراورد بەو داگیرکاری کە ئەکرێ ئەتوانی بڵین لاوازە ئەکرێ زیاتر هەڵوێستیان تونتر بێ چکم بەڕاستی ئێمە ئەوە نابێت لە بەرچاو نەگەین کە ئێستا هێزێکی لایەنێکی سیاسی دیاریکراو لە ناو باشووری کوردستانە کە خۆی بە هێزی یەکەمی سیاسیدا ئەنا ئەمڕۆ بە ئاشکرا و بە ڕوون و دیار کەوا پێشڕەوی بۆ داگیرکاری ئەکا
بەڵام ئەم لایەنە سیاسیانەی ئیستا کە ئەمانەی ترکە لە باشووری کوردستان ئەوانش بەرپرسیارن لەوە لەبەرەوە بێدەنگیش بەڕاستی جیاوازێکی نییە لەگەڵ ئەوەی کە تۆ لەگەڵ داگیرکرا نەبیت ئەوەی کە لە داگەڵ داگیرکراوە ئەوەی بێدەنگی هیچ جیاوازێکیان نییە ینی چکم هەمیشە ئامانجی بێدەنگەکە یاخۆت نەتیجەی بێدەنگەکە ئەوەیەکەوە زیاتر ئەو داگیرکارە پلهاوێژێ بۆیە لێرەدا بەڕاستی هەڵوێستی لایەنە سیاسەکان زۆر گرنگە هەرچەندە هەندێکیان ینی وەکو لەلایەن ئالامەکانیان وەک ئاماژم پێدا هەڵوێستی خۆیانوانەوە بەڵام ئەکری ئەو هەڵوێستانە تونتر بێ و زیاتر پەرەی پێ بسەندرێ و پێک بەڕای منیش پێکەوە بوون و ینی هەڵوێستێکی پێکەوە بوون زۆر کاریگەرتر ئەبێ واتە لێدوانێکی یەکگرتووی هەبێ لە ناو باشووری کوردستان و ڕاستێکەشی بەڕاستی ئەمە لێرەوەی ئاماژە بە شتێ بکەم ئەوانی کە بێدەنگن کە گوایە تورکیا بۆ ئەوان نەهاتووە یاخۆ تەنها بۆ هێزێکی سیاسی هاتووە ئەوە تا زۆر دوور نییە پێشتر تورکیا لەگەڵ ئەو چەند لایەنێکی ڕۆژئاوای ببورن لە سووریا کە کۆمەڵێ لایەن هەبوون کە لەژێر پەرژەوەندی تورکیا و لەژێر سەرپرشتی تورکیا حکومڕانی ئەو ناوایانە کرد یاخود دەسەڵاتی ئەو ناوایانە کرد بەڵام ئەمڕۆکە تورکیا لەگەڵ ڕژەمی ئەسەدا ڕێکوتنی خۆی ئەنجامدا دەستبەرداری ئەوانە بوو و بینیشمان لێکەوتەکانی چۆن بوو چۆن مناڵەکانیان لەبەر شق و پێلاقی تورکەکانە گیانیدا دڵنیابن ینی تورکیا وایە هیچ کەسێ نەڵێ بۆ بەرژەوەندی ئێمەش هاتووە یاخۆت لە داگیرکاری تورکیای ئێمە بەرژەوەندی خوازە بین و یاخۆت ئەوە تا سبینێ هەر کاتە تورکیا ئیشی پیان نەما ئەوان یەکەم کەسە بن کە ڕوبەڕووی ئەو هێرشانی تورکیا ئەبنەوە لەبەر ئەوەی هەر کەسە خیانەت لە خاک و نیشتیمانی خۆی بکە بێگومان هیچ وەفایەکی بۆ داگیرکاریش نابێ و ئەوەیە ئەمە ترسیانە بەڕاستی لە ئارادا بێ هەموو تاکێکی کورد ئەوە بزانێت کە ئەنجامی ئەم هێرشانە ئەم داگیرکارانی کە دێ بەڕاستی هەمومان ئەگرێتەوە سبینە هەمومان باجەکەی ئەدەین هەر ئێمەین خۆمان باجەکەی دەین بۆیە ئەبێ بەڕاستی هەڵوێستی توندمان هەبێ بەرامبەر بەم داگیرکاری ڕاستەکە هەمیشە ینی ئاماژەمان بەوە داوە لە کاتی داگیرکاریدا هەمیشە ینی هێرشەکانی داگیرکاری یان لە شەڕ و ئەو ڕەشەڕانی کە هەڵەگیرسێ هەمیشە ژنان ئەبنە قوربانی بە دەرەجە یەک بۆیە ئەبێ ئەکرێ ئێمەی ژنان لێرە بەڕاستی هەڵوێستی خۆمانێک بخەین لەبەرەوەی ئێمە قوربانی دەری سەرەکیە بین لە داهاتوودا بۆیە هەڵوێستی ئێمەش زۆر گرنگە بێ بە تایبەتی ژنان لەبەرەوە ئەو ڕۆژ ئەمڕۆکە ئەو گۆڕانکاری کە لە ڕۆژئاوای کوردستان هاتە ئاراوە و ئەو دەستکەوتێکی ئێستا لە خۆبەڕێوەبەری ڕۆژئاوا هەیە ڕاستەکەی دەستکەوتێکە هی ژنان و گەنجان بوون ینی ڕۆڵی ژنان لەو شۆڕشەدا زۆر گرنگ بوو ئێمەش هیچمان لەوان کەمتر نییە ئێمە ژنانیش ئەبێت چاو لەوام بکەین هەمیشە ئەوانە بە نمونەی خۆمان بێنینەوە ئەو تا ئەبین ئەمڕۆ ژنانی ڕۆژ ئاوا بوونەتە نمونەی ژنان لە هەموو جیهاندا چاوی جیهانی لەسرە ئەتوانی وەکو ژنی کورد پێناسە بکرێن ئەمڕۆ ئەگە بتوێ ژنی کورد بناسی لە ژنانی ڕۆژئاواوە خەڵک ئەیناسێ و جیهان ئەیناسێ ئەکرێ ئێمەی ژنانش لە باشووری کوردستان هەمان هەنگاوی ئەوان هەڵبێن و بەرەو ڕووی ئەم داگیرکاری بۆ سینەوە بێگومان بە پێکەوە بوون سەرڕای بیر و باوە جیاوازەکانیشمان